يكون أكبر من أن يطلق عليه عنوان. فلذلك ثيمة المعرض أنه المتلقي بعد المشاهدة للمعرض أنه هو يسجل عنوان للمعرض، فلذلك اسم المعرض اقترح عنوان. فهذا عنوان المعرض هو اللي راح يسجل عنوانه عن حسب ما يفهمه من المعرض. چارچەوەی چالاکیەکانی بنکەی ڕووناکبێری گەلاوێژ لە گەلەری گەلاوێژ چەندین پێشانگای هاوبەشی ترمان کردوتەوانێ بۆ هونەرمەندان. ئەم جارە ویسمان بردێکی پەیوەندی دروستکەین لە نێوان هونەرمەندانی شێوەکار و لە هەرێمی کوردستانیا لە سلەیمانی و لەگەڵ هونەرمەندانی تری پارێزگاکانی تر بە تایبەتی پارێزگای بەغا. هونەرمەند نادیە فلەیەح داواکارێکی هەبوو کە ئەم پێشانگایی کە لە بەغا کردێتەوە بیگوازێتەوە بۆ سلەیمانی. ئەم پێشانگایە ئێمە وەکو بابەت وەکو بیرۆکە بەرامانەوە گرنگ بوو، چونکە ئەو معاناتی کە لە ناو پێشانگایە و باسی ئەکا بیرۆکەکە بەسەر کوردی شاهاتوە، ئەو باس لە کۆمەڵکوژی ئەکا، باس لە جینۆساید ئەکا، ئەمانە هەمووی کورد بەسەریا هاتووە، ینی باس لە جینۆساید دەکا وەک نەفرەتکردنێک لە جینۆساید کە لە مێژەوە هەتا ئێستا لە هۆڵۆکۆز لە کوردستان لە کورد لە شیعە لە فەڵەستین لە هەموو وڵاتەکان دووبارە بێتەوە، مێژوو هەموو جارە دووبارە بێتەوە، نەفرەتی لێکا داوای ئەوکە کە ئاشتیەک سەرانسەری بۆ هەموو جیهان و هەموو مرۆڤایەتی بێت. ئێمە بیرۆکەکەمان بەلاوە جوان بەویسمان لە هەمان کاتە ئەم پەیامە بگەین لە ڕێی ئەم هونەر جوانەوە، جگە لەوەی کە ئەو پردی پەیوەندیە دروست بکەین لە نێوان هونەرمەندانی ئێمە و هونەرمەندانی پارێزگاکانی تری عێراق. ئێمە هەڵبەتە پرسیارمان کردەوە ئەو پێشانگایە لیژنەیەکمان هەیە لە گەلەرێکە بینیویانە لە خودی خۆشی ئەو پرسیارەمان کردووە. ئەم باسی لەوە ئەکا کە ئەم کۆمەڵکوژیانە کە کراوە، ئەم پەنجەمۆرانە هەمووی لە هەموو شوێنێک مناڵ و گەنج و پیر و هەمووی بەرکەوتووە، ینی قوربانیە، ینی ژن و پیر و مناڵ هەمووی قوربانی ئەوان. کلیلەکان ئەو هیوایەکە ئەو کلیلانەیە کە دەرگاکانە کاتە ئەوانی کە ماڵەکانیان بەجێ هێشتووە یەنەوە سەر ماڵە وێران بۆکان ئەکە ئەیان بەستێتەوە بەو خاکەوە بۆ کلیلە دەرگاکانیان بکەنەوە. پێشەنگای هەر لە سەرەدایەکە هاتمە ژوورەوە ستایلەکەی و محتەویاتەکانی بەڕاستی غەریب بوو لە لای من و ستایلێکی نوێیە، هی هونەرمەند تایبەت بە خۆیەتی، ئیشەکانی ئاستێکی بەرزی هەیە و دەربڕینەکانی و هەستەکانی کە تاک لە تابلۆکانە ئەی خوێنیتەوە، هەستی زۆر جوان و ناسکیتیایە و هەستێکی عێراقی تیابینی، هەستی پێکەی کە ئەمە یەک لە چۆناڵێ تاکی باسی هەموو کێشە و وێرانکاری و کوشتار و هەموو ئەو کێشانەی کە لە بەشی جنوبی عێراق ئەکرێت، لە شارەکانی خواروی عێراق ئەکرێت، تاو زمان حاڵی ئەوانە بە تایبەتی شتێکی تیا هەیە ئەیبینمۆ لە ئیشەکانیان لە زۆریا دووبارەی کردوتەوە لەو حێشە هەر بە هین چۆنەڵێ وەکو ماتریالەکە ڕێک لەگەڵ خۆیەتی کلیل زۆر بەکارە هێنێ ئەم هونەرمەندە نادیە خان. کلیل واتای زۆرە، ینی ئەو لەسەر هەموو کێشەکان کلیلێکی داناوە، ینی بەڕاستیش ئەو کێشانەی کە لە تەواوی عێراقا هەیە هەر هەمووی کلیلەکانی ونە، هەمووی کلیلی چارەسەرەکانی ونە و ئەمیش هەر هەمان شت ئەڵێ ڕێک ئەڵێ کێشەکان پێویستیان بە دۆزینەوەی کلیلە ڕاستەقینەکەیە، یعنی ئەو پەیامی کە لە ناو ئیشەکانیەتی ئەمەیە داوای چارەسەری چۆنەڵێ بنەڕەتی کێشەکان ئەکات لە ناو عێراقا. ینی بەڕاستی ئێمەش کورد کە ئەربەشێکین لە عێراق هەرێمی کوردستان، کێشەکانمان هاوبەشە. اینجا ئەم کێشانە کاریگەری لەسەر هەموو بوارەکانە هەیە، بە تایبەتی لەسەر هونەرمەند کاریگەری زۆرە، چکە خۆی هونەرمەند چینێکن هەست و بیرکردنەوەیان ناسکترە وە قوڵترە، لەگەڵ کێشەکانە زیاتر کاریگەر ئەبن. لە ناو پێشەنگاکەی ئەمیشە ئەم کاریگەریە زۆر بە جوانی ئەبینی، بە تایبەتی بوارە سیاسیەکان، بوارە بڵین
ئابوووریەکەی تیا ئەبینی کە چەندێک کاریگەرە لەسەر هونەرمەند.